وەدیهاتنی خواستەکان لە ڕەوتی بەرەو ڕووخانداندا. بەپێی هەواڵەکان لە درێژەی 37 ڕۆژ مانگرتنی کرێکارانی پەیمانی نەوت و پێترۆشیمی، چەند شرکەتی پەیمانکاری بەشێک لە داخوازی کرێکارانیان قبوڵ کردووە و کرێکارانی ئەم شرکەتە سەرکەوتووانە گەڕاونەتەوە سەرکار. کرێکارانی ئەم شرکەتانە لە هەنگاوی یەکەمدا توانیویانە 2 بەرابەربوونی حەقدەست و 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ مەرەخەسی بەسەر پەیمانکاراندا بسەپێنن. لە هەمان حاڵیشدا تاکیدیان کردووە کە خەبات بۆ گەیشتن بە گشت خواستەکانیان هەروە درێژە پێدەدەن. لە ڕاستیدا ئەوە گوشاری خەباتی سەرتاسەری و هاوپشتی گشتی کرێکاران بوو کە ئەم خاوەنکارانەی ناچار بە قبوڵکردنی بەشێک لە خواستی کرێکاران کرد. کرێکارانی مانگرتوو هیوادارن لە ماوەی ڕۆژانی داهاتوودا شرکەتەکانی دیکەش لە بەرامبەر گوشاری خەباتی کرێکاراندا تەسلیم بن و داخوازی مەحوەری 2 بەرابەربوونی حەقدەست و 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ مەرەخەسی قبوڵ بکەن. ئەو کرێکارانەی کە گەڕاونەتەوە سەرکار ڕایانگەیاندووە کە خەبات بۆ باشترکردنی وەزعیەتی کەمپەکان درێژە پێدەدەن و بارودۆخی تێکەڵ بە سوکایەتی هەتا ئێستا لە خاوەنکاران لە شوێنی ژیانیاندا قبوڵ ناکەن. لە ڕاستیدا ئەگەر چی هەتا ئێستا هەموو داخوازیەکانی کرێکاران وەدی نەهاتوون، بەڵام تا ئێرەشی دەکرێت سەرکەوتنی کرێکاران لەم نەبەردەدا ڕاگەیەنین. لە پەنا دەستکەوتی مادی پەیوەندیدار بە بردنەسەرەوەی حەقدەست و مەرەخەسی مانگانە، کرێکاران بە گەلێک دەستکەوتی چینایەتی گرنگ گەیشتوون کە بێگومان دەبنە خاڵی هیوابەخش بۆ پێشڕەویەکانی داهاتوو. شوڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە بەیانیەی ژمارەی 11 خۆیدا ئەم دەستکەوتانەی بەم جۆرە کۆبەندی کردووە. ئێمە بە مانگرتنی خۆمان لە ماوەی ئەم 2 ساڵەدا توانیمانە کەشوهەوای ئەمنیەتی ناوەندەکانی نەوت تا ڕادەیەکی زۆر بشکێنین و زمانی پەیمانکاران کورت بکەینەوە. ئەم سەرکەوتنانە ڕێگای بۆ بەدواداچوونی خواستەڕەواکانمان خۆش کردووە. لە هەمووی گرنگتر ئێمە کرێکاران لەم مانگرتنەدا هێزی مەزنی خۆمان هەست پێ کرد و ئەو بابەتە ئێمەی بۆ بەدواداچوونی خواستەکانمان خستە پێگەیەکی یەکجار بەهێزترەوە. بەتایبەت ئەوەی کە ئێمە توانیمانە شوڕای ڕێخستنی خۆمان پێک بێنین کە تێیدا کرێکاران وتەبێژی ڕاستەقینەی خۆیانیان بێت و سەرنجام ئەوەی کە لە جەریانی ئەم کەشمەکێشە سەختەدا توانیمانە دەوری سازشکاران بۆ کرێکاران زیاتر لەقاو بدەین. بە پشتبەستن بەم پێشڕەویانە مانگرتن و ناڕەزایەتیەکانمان بە شێوازی جۆراوجۆر درێژە پێدەدەین و هەوڵ دەدەین خواستەکانمان وەدی بێنین. بە هەڵکەوت نییە کە خەباتی جەماوەری ئەم دوایانە دژ بە کەمئاوی و قەتعی بەرق لە ڕێکەوتی 24 مانگی پوشپەڕ لە شوێنێکەوە دەستی پێکرد کە مانگرتنی فیداکارانەی کرێکارانی نەیشەکەری هەفتەپا، کرێکارانی فولادی ئەهواز و مانگرتنی کرێکارانی نەوت و گاز و پێترۆشیمیەکانی تێدا بەڕێوە چووە. ناڕەزایەتی جەماوەری خەڵکی خوزستان، سەرەڕای وەحشیگەری هێزەکانی ڕژیم لە هێرش بۆ سەر ناڕازیان وە کوشتنی ژمارەیەک لە لاوانی خەباتکار و دەست بەسەرکردنی بەرین بە شێوەیەکی بەرچاو پەرەیسەند. ژمارەی گیانبەختکردوانی خوزستان بە پێی هەڵسەنگاندنی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی 8 کەس بووە. خەباتی جەماوەری کە لە ناڕەزایەتی بە کەمئاوی لە شارە سەرەکیەکانی خوزستانەوە دەستی پێکرد بەرەو ئیسفەهان، ئەلیگودەرز، لالۆڕستان، کرماشان، تەورێز، تاران و کەرەج و سەقز و چەند شاری دیکە پەرەیسەندووە. بە سەرنجدان بە دروشمەکان بۆمان دەردەکەوێت کە ئەم خەباتە وێڕای هەبوونی داخوازی واقعی و لانیکەم لە جەوهەری خۆیدا خوازیاری ڕووخاندنی کۆماری ئیسلامیە. دروشمەکان کە بەردەوام بەهێزتر دەبوون لە مەرگ بۆ دیکتاتۆرەوە بوون بە مەرگ بۆ خامنەئی و لە درێژەدا بە مەرگ بۆ کۆماری ئیسلامی قوڵتر بوونەوە. ئەم مانگرتن و ناڕەزایەتیانە لە درێژەی خەباتی کرێکاران و جەماوەریەکی ناڕازیدا ڕووی داوە کە دەیان ساڵە بۆ نان، کار و ئازادی دەستیان داوەتە خەبات. هەمووی ئەم ڕووداوانە لە جەرگەی داماوی کۆماری ئیسلامی و ڕەوتی ڕوو لە شکستی ئەم ڕژیمەدا ڕوویانداوە. ڕژیم لە بواری ئیدیۆلۆژیکەوە شکستی خواردووە. گەندەڵی سەرانی دەسەڵاتدار لەو پەڕی خۆیدایە و لە بواری ئابووریەوە داڕماوە.
43 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا تێپەڕیوە کە خومەینی لە بەهەشتی زەهرا بەڵێنیدا کە ئیسلام بۆ هەژاران ئاو بڕق و هاتوچۆی گشتی و مەسکەن دەکاتە خۆڕایی و خەڵک خاوەنی مەعنەویەتی ئیسلامی دەکات. ئیسلام بە ڕەوایەتی خومەینی لەم سەردەمەدا مشتێک ئاخوندی مێشک-وشک، ئیتلاعاتی قاتڵ، بەسیجی بێڕەحم، سپاهی قاچاقچی، ئەرتەشی سەرکوتگەر، سەرمایەداری تەماعکار، حاکمانی شەرعی بێویژدان و بازجوویی جەلادی تەحویلی کۆمەڵداوە. سەروەت و سامانی کۆمەڵ بەدەستی ئەوان بەتاڵان چووە. لە ئاکامی سیاسەت و کردەوەی ئەم خاوەنانەی مەعنەویەتی ئیسلامی 8 ملیۆن بێکار، 40 ملیۆن هەژاری بێدەرەتان لە ئاستی کۆمەڵگادا بوونی هەیە و ئەم بارودۆخە ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت. ڕژیمی سەرمایەداری، دز و فریوکار هەموو شتێکی خستۆتە خزمەت کاربەدەستانی نزامی و غەیرە نزامیەوە بە جۆرێک کە ئەمڕۆ کابینەی داڕماوی ڕوحانی تەنانەت توانای دابینکردنی پەیداویستیە سەرەکیەکانی خەڵک لەوانە ئاو بەرقیشی نییە. خەباتی کرێکاران و جەماوەری بێبەش و ستەملێکراوی ئێران تا ڕووخاندنی ئەم ڕژیمە ملهۆڕ و جەنایەتکارە و بەدەسەڵات گەیشتنی جەماوەری ڕێکخراوی ناو شوڕاکان درێژەی دەبێت. ئەم خەباتە لە درێژەی خۆیدا ڕژیم ناچار دەکات تا دەست بخاتە کیسەوە و بەشێک لە سەروەتی بەتاڵان چوو بکاتە هەزینەی دابینکردنی ئاو و بەرق و پەیداویستیە سەرەکیەکانی خەڵک و داخوازی کرێکاران.